سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامێکی نوێی چاوپێکەوتن لەگەڵتان شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ دکتۆر مستەفا شەمامی بەرپرسی شورای هاو ئاهەنگی بزوتنەوەی کۆماری خوازی ڕۆژهەڵاتی کوردستانە. دکتۆر مستەفا لە ساڵی 1970 لەسەر ڕاستپاردەی دکتۆر قاسملۆ بەرە و ئیسپانیا دەرچووە و لەوێ جێگیر بووە و دواتر دکتۆرای لە زانستە سیاسیەکاندا بەدەستهێنا و ئێستاش پارتێکی نوێی دروست کردووە بۆ بەدیهێنانی مافی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر بە خێراتن دەکەین دکتۆر بۆ ئەم بەرنامەیە لە ستۆدیۆکانمان لە هەولێر. سەرەتا ئەمەوێ پرسیاری ئەوە لێ بکەم، ئایا لەم کاتەدا ئێستا دروستبوونی پارتێکی نوێ چ گرنگیەکی هەیە یاخود ئایا پێویستە ئێستا پارتێکی نوێ دروست ببێ؟ ئەوەتە بۆ پێناسەیەکی کورد لەسەر ڕاستیە و بزوتنەوەی کە ساخ کراوەتەوە. بزوتنەوە خۆی لە خۆیدا حیزبێکی سیاسی نییە، ینی پارتێکی سیاسی نییە. ئەم زوتنەوەیە لە واقعەتدا هەوڵ دەدات وەکو زەرفێکی ئستراتیژیک کار بکات، ینی بێت هەموو ئەو زۆرا زۆریەتی ناو کۆمەلگای کوردی لە ناو خودی بزوتنەوەدا جێگیر بکات. ینی بۆ مانایە بزوتنەوە هەستاوە بە ساحکردنەوەی پرۆژەیەکی نەتەوەیی کەم پرۆژەی بتوانێت بە حساب ئەو شتێکە لایەنەکانی تر وەکو ئۆپۆزیسیۆنی کورد هەوڵی بۆدەن لە بە شێواز و مێتۆدێکی نوێ کە بەحسی دیالۆگ و دانوستاندن و تەنانەت مزاکرە دەگەڵ دەسەڵاتی ناوەندیش بێت ئەم ئامانجە دەستەبەر بکات. کەوایە ئەمە دەتوانین بڵێن کە زووتەوە بۆ دەلایلەکە دڵێن حیزبیش سیاسی نییە، زۆر جیاوازی لەگەڵ ئەحزابی کلاسیکە، هەم لە بواری قەوارە هەم لە بواری پێکاتەی بێساب ڕێکخراوی یا تەشکیلاتی. بۆیە بزوتنەوەی ئێمە بزوتنەوەیەکە کە خاوەن پێکاتەیەکی ڕایەڵکەی کۆمەڵایەتیە کە ئەم بزوتنەوەیە هەوڵ دەدات بە حساب کۆدەنگێکی نەتەوەیی لەناو کۆمەلگای کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ساح بکاتەوە. باشە، ئەتوانین بڵین هاوشێوەی بزوتنەوەی گۆڕانە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دەتوانێت شێوازێکی وا بێت، دەتوانێت هاوشێوەی گۆڕان لە باشوور بێت و هاوشێوەی بێدەپێ لە باکووری کوردستان بێت. ئەجندای ئێوە بەچی تایبەتە و ئەجندایی کە بۆ خۆتانتان داناوە؟ ئێمە هەوڵ دەدەین ئەو بنەما فکری فەلسەفیەکانی سەردەمی کۆمار و پێشەوای گەورەی کوردان قازی محەممەد بەڕۆژ بکەینەوە. یعنی بۆ مانایە هەوڵ دەدەین کە لە پرۆسەیەکی بە حساب خۆشۆڵکردنەوەیەکی مێژووی ئەو بنەما فکریانەی سەردەمی کۆمار وەتا سەردەمی قازی محەممەدوانە ئەوڕۆ ئەکتوالیزە بکەین و کار بکەین لە شەرایەتی ئێستادا ئەم شتە جێگیر بکەینەوە. بۆیە ناڵان ئێمە وەکو بزوتنەوە هەڵگەری نەخشەیەکی ڕێگاین. ئەم نەخشەیە ڕێگایە بە سێ قۆناغدا تێپەڕ دەبێت کە باس لە ساختکردنەوەی کۆنفەرەنسی ئاشتی نەتەوەی دەکا، باس لە ساختکردنەوەی کۆنگرەیەکی نەتەوەی دەکا و لە ئەنجامدا هەوڵ دەدات کە ئەگە بکرێت و هەموو لایەنەکان هاریکاری بکەن حکوومەتێکی دفاکتۆی کوردی ئەگە بکرێت چ لە دەرەوەی وڵات بێەوە چ لە ژوورەوەی وڵات ئەگەر ئیمکانی بەفراهەم بێ ئێمە چێ بکەین. کاریگەریتان لەسەر ناوەوەی وڵات لە ڕۆژهەڵات چۆن دەبێت؟ بەخۆشیێوالان ئەو کولتوری سیاسی کوردی هاتوۆتە گۆڕانێکی زۆر باشتر لە ئەوەی کە تا ئێستا هەبووە. یعنی بۆ معنایە کە ئەگەر جاران کاری کورد لە چوارچێوەی ئەندیشەی ئستراتیژی سونەتیدا هەوڵی بۆ دەدرا، ینی بۆ معنایە کە هەوڵ دەدرا هەموو کێشەکان لە ململانی و بە حساب گرژی و کار و ئاکاری ڕادیکاڵی بە حساب یەکلا بکرێنەوە. ئێمە هەوڵ دەدەین بە سوودوەگرتن لە ئەندیشەی ئستراتیژیکی مۆدێرن کە بەحث لە مکاریزمەکانی وەکو دیالۆگ و دانوستاندن دەکا. لەواقعدا هەدەفی سەرەکی خۆپاراستن لە شەڕ و گرژی و ململانی و لێدان و پێدادانە. ئەلێرەدایە کە ئێمە دەبینیم بخۆشیەوە لە خودی ڕۆژهەڵاتی کوردستانیش خەڵکانێکی زۆر لەو چوارچێوەدا کار دەکەن و هەوڵ دەدەن لە چوارچێوەی پرۆژەی باشکردنی کێشەی کورد چالاکیەکانی خۆیان ئۆرگانیزە بکەن. بەڵێ پرسی کورد لەم قۆناغەدا لە ڕۆژهەڵات ینی لە چ ئەستێکدایە چۆنە پرسی کورد؟ پرسی کورد لە خۆیدا ئەمە دەتوانین بەحسێک ئابین ئاراوە کە
کوردستانێک لە ڕۆژهەڵاتدا هەیە لە چوارچێوەی تەواتی ئەرزی ئێراندا ئەم کوردستانە یەک ئەمری واقعە کێشەیەکە کە بەداخەوە تا ئێستا هەوڵی حەلکردنەکەی بۆ نەدراوە و یاگەر بەحث لە عەلیشی بووە بەداخەوە دوور لە عەقلانیەتی سیاسی کاری بۆ کراوە و لایانی بەرامبەرش کە خودی دەسەڵاتی ناوەندی بێ بەداخەوە تا ئێستا لە چوارچێوەی دیدێکی ئەمنیەتی بە حیساب بۆ مەسئلەکە چووە بەڵام بێدەچێ وەزعەکە ئەلان گۆڕایە بەسەردا هات بێ یعنی بۆ معنای کە ئەلان دەسەڵاتی ناوەندیش بۆ قەناعەتە گەیشتووە کە ڕێگا حەلی مەسئلەی کورد ڕێگا حەلی نظامی نییە بەڵکو پێویستە ئەم سیاسەتی تەقابل سیاسەتی بە حیساب بە ئەمنیەتی چاولێکردنی کێشەی کورد بە سیاسەتێکی تەعامل و دانوستاندن و مزاکرە تەبدیل بێ ئێمە بەخۆشیەوە لە جامی 1-2 ساڵ کاری بزوتنەوە توانیمانە بە حیساب ئەو فەرهەنگە ساغ بکەینەوە یا ڕوتێکی کولتورسازی لە ئاست چۆنیەتی ئەوەی کە چەمکی ئاشتی چەمکی دیالۆگ و تۆلەرانس و تحمل لەناو کولتوری سیاسیدا جێگیر بێ بەخۆشیەوە جێگیر بووە بە تەنانەت ڕەنگە خودی نظامی ئێرانیش دەسەڵاتی ئێرانی خەبێت سەو قەناعەتە کە پێویستە لە ڕێگای ئاشتی بەرەو مەسئلەی کورد بە حیساب هەنگاو هەڵبێنێ کەواتە توانین بڵێن نزامکردنی مافی کورد لە ڕۆژهەڵات گەشتۆتە ئەستێک کە دەسەڵاتدارانی ئێران دان بەو مافانەدا بنێن بتوانن نزیک بنەوە لە ئیلانیکەم بەڵام پێم وابێ دەسەڵاتی ئێرانین ئەگە بڵێم بەخۆشی خۆشیان نەبێ بەناسار دەبێت ڕوو لەو مەسئلەیە بە شێوازێکی تر بە حیساب تەعامل بکەن یعنی ئێمە ڕوتی گۆڕانکاری جیهانی ناوچەیی و تەنانەت ئەوە کە ئەلان لە خودی باشوور حکوومەتێکی هێرم هەیە لە باکوور کێشەی کورد خەریکە بەرەو حەلی ئاشتیانە دەروە لە ڕۆژ ئاوە هەر ئاوام پێم وابێ ڕوتی ئەو گۆڕانکاری ناوچەیانە بەتایبەت ڕوتی گۆڕانکاریەکانی ناو کوردستان لە بەشەکانی تردا دەتوانێت ئەم تاثیرگۆزاریە لەسەر ئێران دابنە کە ئێرانیش بەرەو ئەو ئاراستەیە بڕوە کە ئەتمەن دەبێت شێوازی سیاسەتی تەقابل بەرەو سیاسەتی تەعامل تەبدیل بکە و ڕوو لە کورد بە شێوازێک تەعامل بکە کە بتوانن لە ئەنجامی دانوستاندن بە نەتیجە بکەن. کەواتە توانین بڵین لە بۆچونێکەوە باست کرد هێزە سیاسەکانی کورد لە ڕۆژهەڵات توانیوانە پێکی جەماوەریان هەبێت و ببنە کارتێکی فشار لەسەر دەسەڵات. هێزەکانی کوردی بەتایبەت ئەو هێزە گەورانە وەکو حیزبی دموکراتی کوردستان بە هەردوو باڵیەوە وەکو کۆمەڵە بە هەموو باڵەکانیەوە هێزگەلێکن تا ئێستا خەباتیان کردووە بێگومان خەباتی وانش لە جێگای خۆیدا بووە ئەو خەباتە بێگومان خەباتێکە ئاکامی خۆشی لێکەوتوتەوە پێشم وایە ئەوانش لە ناو کۆمەلگای کوردیدا جێگا و مەکانەتێکیان هەیە و ئێمە ناتوانین بەسەر خەبات و مێژی ئەواندا باز دەین و بە حیساب ئەوانە لە بەرچاو نەگرین بەڵام پێم وایە ئەوانش تاسیری خۆیان هەیە ئەوانش خەڵکی خۆیان هەیە ئەوانش بێگومان دەبێت لەم ڕوتی بە ئاشتیکردنی کێشەی کووردا دەخیل بکرێن تەنانەت ئێمە بۆی کە شتێک من لێرەدا بەحس لێ بکەم ئێمە ڕەنگە لە ئەنجامی ئەم کارکردی خۆمان باڵگرتنی ئەم گوتاری ئاشتیە ئەم تاسیرەمان لەسەر دەسەڵاتی ناوەندی دانابێت کە ڕوو لە ئێمە پەیام ناردابێت بۆ دانیشتن بەڵامی ئەمە ئەوە بووە کە زوستنەوەی کۆماری خوازی وەکو بەخاتە وەرمەگرن پێویستە بۆی کە ئێوە ئەگە بەڕاستی بەجددی دەتانێت تعامل لەگەڵ کێشەی کورد بکەن وا باشەکە کولی ئۆپۆزیسیۆنی کورد وەکو مخاتب وەربگرن کە ئێمەش وەکو زوستنەوەی کۆماری خوازی هەوڵ دەدەین بە دیالۆگ دەگەڵ ئەوانە دانوستاندن دەگەڵ ئەوانە ئیجماعیان لە ساغ بکەینەوە و بێ بتوانین ئێمە لە داهاتوێکی نزیکدا لە چوارچێوەی عەقلانەتیش سیاسیدا بە حیساب زەمینەیە ساغ بکەینەوە کە دوولایەنی دەسەڵاتی ناوەندی ئێران و ئۆپۆزیسیۆنی کورد لە کولیەتی خۆیدا بەرەو مێزی مزاکەرە بژێڕینەوە. بەس لەوە کرد کە ینی بوونی ئەو هێزە سیاسانە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی پێکی جەماوەری بەڵام زۆر جارە بینین پەرتبوونیەک هەیە لە ناو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات ینی ئەم پەرتبوونە تا چەند کاریگەری هەبووە لەسەر نەچوونە پێشەوەی پرسی کورد لە وڵاتەدا. ئەوەتە ئەمە ناتوانین بڵێن هەموو هێزەکان
کە خەباتیان کردو لە ئەنجامی خەباتیان لە پرۆسی خەباتدا تووشی هەڵە نەهاتوون بێگومان ئەوەی کە هەڵی نەکرد بە کاری نەکردووە ئەوەی کە کاری کردووە تووشی هەڵەش دەبێت کەوای ئەگەر ئێمە بڵێن ئەوانە تۆزە پەرت کەوتونەوە دەگرێتەوە بۆ سەخ خوێندنەوەی وان لەسەر واقعیەتەکان چونمە لە بە تعریفێک کە بڵێن سیاست رابطێکی ئۆرگانیکی لەگەڵ واقعیەتەکانەوە ڕیالیتەی ژیان هەیە کەوایەت تو بۆی کە لە پرۆسی سیاست گوزاریدا و لە پرۆسی بڕیاردانی سیاسیدا تۆ پێویستە واقعیەتەکانی ژیان چۆن هەن وان بخوێنیەوە وان بەیساب حیساب بۆ بکەی وان بەراورد بکەیت بەڵام بەداخەوە هێندێک لایەن سیاست بە شێوەی مێتافیزیکی دەکەن یعنی دوور لە واقعیەتەکان سیاست گوزاری دەکەن هەر ئەوەشەکە ئاکامەکەی پەردبوونە لە ڕوتی ڕووداوەکان لە ڕوتی واقعیەتەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ناو ڕۆژهەڵاتی کوردستان بوونی سیاست مەدارانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستاندا زۆر لە چاودێران وای دەبینن کە ئەمانە جۆرێک لە پەناهاندن لەم هەرێمەدا ئایا بوونیان وەک پەناهاندە لێرە چۆن ئەتوانن کار بکەن لەسەر بەدەستهێنانی مافەکانیان لە ئێران و بۆ ئەوەی کە لەوێ ینی ئەو مافانە بەدەست بێنن پێویست ناکات کە ئەمان زیاتر لەناو خاکی ڕۆژهەڵاتە بن وەک لەوەی کە بوونیان لێرە هەبێت وڵای ئەمە وەکو زوتەوەی کۆماری خوازی پێمان وایە کە کارکرد بۆ علی کێشە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا پێویستی بە ئاکتیوکردنی دیپلۆماسی ڕوو لە ژوورەیە ڕوو لە دەسەڵاتی ناوەندیە بەڵام بەداخەوە ئەمە لە ناو ئەحزابی کوردیدا تا ئێستاوەکی بینراوە زیاتر دیپلۆماسی ڕوو لە دەرەوەیان ئەکتیو کردووە دانیشتن لەگەڵ ئەحزابی دەرەکی و دەوڵەتانی دەرەکی کە بێگومان ئەوانش لە دانیشتن لەگەڵ هێزە سیاسەکانی کوردی ڕەنگە ئەوەندا بە پەرۆش نەبن بۆ حەلی کێشەی کورد بەڵکو وایش ڕەنگە مەسئلەی کورد وەکو وەچول مسال ئاب بۆ دابینکردنی هێندێک مەعاملەی توزارەتی مەسەڵەن لەگەڵ ئێران سوود لێوەربگرن بۆ ئێمە وەکو بوتۆی کۆماری خوازی پێمان وایە و ڕوو لە ئەحزابی سیاسی و پۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتیش دەکەین تەوسیەمان هەیە تەوسیەمان بۆوانش ئەوەیە کە هەوڵدان دیپلۆماسی ڕوو لە تاران بەقووەت بکەن یعنی هەوڵدان زمینەیەک سا بکەنەوە ئەدەبیاتێکی نوێ بۆ نەوعی دانوستاندن لەگەڵ دەسەڵاتی نوێ بخەنە بەر کە بتوان قەناعەت بە تاران بێنن کە وەکو ساڵەکانی 1357 و 58 یعنی سەردەمی شۆڕشی ئێران کە دیالۆگ و دانوستاندن لە نێوان ئۆپۆزیسیۆنی کورد و دەسەڵاتی ناوەندیدا هەبوو دیسان ئەو شتە چێ ببێتەوە یعنی بۆ معنایەکە هەیەتی ئوسنیەتی کورد مجددەن ساخ بکرێتەوە و هەیەتی ئوسنیەت لە تاران دروست بێت وانە دیسان گەڕێنە سەر مێزی مزاکەرە بۆ ئەو حەلی ئەو کێشەیە کە بەداخەوە تا ئێستا لایەن هەڵماوەتەوە ینی لە قسەکان وا دەردەکەوێت کە باس لە دانوستانەکەیت کە ئێوە وەک ئەو بزوتنەوە نوێیە لەگەڵ دانوستانان ینی پێتان وایە کە ئیتر سەردەمی چەک نەماوە و پێویستە کورد بەرەو دانوستان بچێت بۆ ئەوەی مافەکانی خۆی بەدەست بێنێ ئێمە بەڕاستی هاتوینە سەر قەناعەتە کە سیاسەتی جیهانی سیاسەتی ناوچەی سیاسەتی کوردیش لە کولیەتی خۆیدا سیاسەتی دیالۆگ و دانوستاندنە بۆیە ئەلانەر ئەو گوتاری بەرەز کاک مەسعود بارزانی لە ئاست بەشەکانی تری کوردستان ئەوەیە کە بەشەکانی تری کورد هەوڵ بدەن لە ڕێگای دانوستاندن و تعامل لەگەڵ حکوومەتی ناوەندی خۆیان مەسەلەکانە هەڵکەن ئەم پێم ماوێ لە چوارچەی ئەم سیاسەتە ڕسمیان نەتەوەیەدا پێویستە ئێمە هەموو کار بۆ باشتیکردنی کێشەی کورد لە هەموو پارچەکان بکەین یەک لەوەن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمە کە پێوترێ بەهاری عەربی کاریگەری هەبوو لەسەر زۆربەی وڵاتە عەربیەکان بە تایبەت ئێستا لە سووریا دەبینین کە شۆڕشی سووری ینی پێتان وایە کە ئێران پێویستی بە بەهارێکی کوردی هەیە بۆ ئەوەی ڕۆژهەڵات ینی جێگیر بێت و مافی ڕۆژهەڵات بەدەست بێنن ئەو بەحسەی کە پەیوەندی بە بەهاری عەرەبیەوە هەیە دیارە هەر ئەوەی کە بینراش زۆر لایەنی دەرەکی وەکو ئەمریکا و ئەوروپا هەڵگری ئاجێندا و بگرا هندێک چاوەڕوانیش بوون بەرامبەر بە ئاکامەکانی ئەم بەهار عەرەبیە بەڵام ئەمە بینیمان ئەو بەهارە عەرەبیە کە هەدەفی بەحساب بەرەو پێشبردننی ڕەوتی دموکراتیزاسیۆن لە
ناوچەکاندا بووە لە وڵاتە عەرەبیانەدا بوو ئێمە بینیمان ئەو ڕەوتە بڵای ئیسلام کراسیدا گەڕایەوە بڵێ مۆدلێکی نە لە دموکراسیکە نای لێ بنین ئیسلام کراسی لە واقعدا خەڵکی وڵاتەکە خاوەنی ئاینی ئیسلامی بوون لە میکانیزمی دموکراسی سوودیان وەگرت بۆی کە بتوان دەنجی خۆیان سەر بخەن و بەم چەشنە دەسەڵاتی خۆیان لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیدا لە وڵاتانە ساف بکەنەوە پێم وابێ وەک ئێمە دەبین ئاکای بەهاری عەرەبی بۆ داشکاوەتەوە لێرانژدا ئێمە ئەگە تماشا بکەین ئێران بەهاری عەرەبەکە یا بەهاری ئێرانێکە بۆ 33 ساڵەوە پێش دەگەڕێتەوە کە ئێمە بینیمان لە ئەنجامی ئەم بەهاری ئێرانیدا بوو کە ئەم مۆدێرنیزاسیۆنەی کە بەرهەمی کاری ئەو کۆڵنیای وڵاتانی ئیستەحماری کۆن و تازە بوو ئێمە بینیمان لە ئەنجامدا ئەم پرۆسی مۆدێرنیزاسیۆنە لەوەدا شکایەوە کە شۆڕشێک دروست ببێت ئەم شۆڕشە شۆڕشێکی تەواو ڕادیکاڵی بووی لە بنەڕەتدا سیستمی سیاسی ئێرانی هێنایە گۆڕاندن و وەلا ئاکامیشدا ئێمە بینیمان کە دەنجی خەڵک دەنجی ئیسلام سەرکەوتوە لێرانیدا دەسەڵاتێکی ئیسلامی هاتە سەرکار کەوایە ئەم بارە عەرەبیە لە هەموو چ ئەو کات لە ئێراندا و چ ئێستا لە وڵاتانی عەرەبیش ئەوەی لە کەوتوتەوە لە بەحسی مەسئلەی کووردا باسی کورد باسێکی مافەوانەیە باسی حقوقی نەتەوەیەکە کە تا ئێستا لە مافەکانی بێبەش بووە من پێم وایە لە چوارچێوەی ئێرانی ئیسلامیشدا دەگونجێت بە حساب ئەم مافانە دابین ببن بە پێچوان هێندێک لە پیاوایە کە ئیسلام دژی مافی نەتەوەیەتی گەلانە یەک لەوان نەتەوەی کورد پێم وابێ دەکرێت ئەگەر لایانی کوردی لە چوارچێوەی عەقلانەتێکی سیاسیدا ڕوو لە لایانی بەرامبەر تەعامل بکە کار بکە دەگونجێت ئەو مافە باسی لێ بکە ئەمە بۆنە لە سەردەمی کۆماری لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێراندا ئێمە بینیمان بەحسێک هاتە ئاراوە لە سەبارەت بە کێشەی کورد لە ئەنجامدا پەیامێکی سوڵ لەلایەن ئایەتوڵڵا خومینیەوە ڕوو لە کوردستان ئاراستەکرا ئەگەر تماشای مەحتەوەی ئەو پەیامە بکەی ئەو پەیامە هەم لە بواری سیاسی هەم لە بواری فەرهەنگی و هەم لە بواری ئابووری و کۆمەڵایەتی زۆر شتی بۆ کورد پێ بوو کە ئێمە بینیمان کەسایەتی وەکو شێخ عەزەدین حوسێنی نەمر و شەیدی نەمر دوکتۆر قاسملو و لایەنەکانی تری وەکو کۆمەڵەوانە هەموو لەکبەیکیان گوت بە ئەم پەیامی سوڵی ئایەتوڵڵا خومینی کەواتە تۆ پێت وایە کە گۆڕینی نیزام لە سووریا هیچ کاریگەریەکی نابێت لەسەر ئێران من پێم وابێ گۆڕان لە سووریەدا ڕەنگە ئاوە ساڵ و ساکاریش نەبێت ئەوەکەی ئەوەیە کە ئەلان ئەمە دەبینین دنیا بەرەو دووزەمسەری خەریکە ئاراستە بەخۆ دەگرێت یعنی بۆ مانایە کە ئەلان ئێمە دەبینین لایانی شەرق هەیە و لایانی غەرب هەیە لایانی غەربدا ئێمە دەبین ئەمریکا و ئوروپا و هەندێک وڵاتی وەکو تورکیە و وڵاتانی خەلیجی عەرەب وەکو عەرەبستان و ئەو هەندێک وڵاتە عەرەبەکان لەگەڵ ئەقماری خۆیان لێرەدا خەریکن کۆبەندێک دروست دەکەن و لە بەرامبەریشدا ئێمە دەبینین بەرەیەکی ڕۆژهەڵاتی هەیە کەم بەرە ڕۆژهەڵاتیە عیبارەتە لە بەحساب ئێرانە عێراقا سووریەیە حیزبوڵڵایە حیماسە و پشتگیرەکانشیان رووسیە و چین لێرەشدا ئەمە دەبینین جامعی کوردیش بەسەر ئەو دوو جەمسەرەدا دابەش بوو بەشێکیان لەگەڵ بەشی ڕۆژهەڵات لەگەڵ جەمسەی ڕۆژهەڵات تێکەڵ بوون بەشێکیان لەگەڵ جەمسەری ڕۆژئاوا یا تێکەڵان پەیدا کردو کەوایە وەختێک کارەکە گەشتە ئەوە کە ململای دوو جەمسەر لە ناوچەدا بێ مەحاڵەکە ئەو نظامە ئاوا سوک و سادا بەحساب بڕوخێ ڕەنگە گۆڕانێک دروست ببێ ئەم گۆڕانە دەتوانێت ئاکامەکەی لابرنی بەشار ئەسادیش بێ بەڵام بۆ مانایش نەکە ئەتمەن سیستمی سیاسی سووریەی داهاتوو ئەو سیستەمە دەبێت کە ئەتمەن لە باوەشی ئوروپای ئەمریکادا دەبێت باس لەوە کرد کە کورد لەم نێوەندەدا ئەویش دابش بۆ پرد بۆ بەسەر ئەو دوو جەمسەرەدا ئەم دابشبوونی کورد بەسەر ئەم دوو جەمسەرەدا چ زیانێکی ئەبێت بۆ سەر ینی مەسلەی نەتەوایەتی کوردی
البته ئەگە باس لە باسی نەتەواتەکەی بێ باسی کوردستانی گەورە بێ بێگومانەوە تاسیری باشی نابێ بەڵام ئەوە کە ئەگە بعد لە چوار پارچەی کوردستان بکەین دەکرێت و هەر لایەنێک دەگەل لایەنەکەی لەگەڵ لایەنێک لەو جەمسەرانە بتوانێت ئستراتیژی خۆی هاوتەری بکات یا هەماهەنگکە ڕەنگە سوودبەخشش بێ ئەلام بۆیە نەتوت ماشا بکە ڕەنگە ئێران لە شەڕاتی ئەستادا بۆی کە بتوانێت بەئێستا پشگیری لایەنی کوردی لە کوردستانی گەورەدا بۆ لای خۆی ڕاکێش بکە هەستێ بۆەوە کە پشگیری کوردەکانی باکوور بکە یا پشگیری کوردەکانی ڕۆژئاوا بکە یا بگاتە ئەو قەناعەتە کە ئەتمە ڕێگا حەلێک بۆ کێشێکول لە ڕۆژهەڵاتی کوردستانی بدۆزێتەوە چونکی بێگومان ئەو بەناسا دەبێ و کارە بکە کە ئەگەبی هەوێ احتمادی 40 ملیۆن کورد بۆ لای استراتیژی مقاومەتی خۆی ڕابکێشێت. هەر لەم مەسەلەی پەردبوونەیە لە هەرێمی کوردستان زۆر جار باس لەوە دەکرێت کە حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات دابش بوون بەسەر هەردوو لایەنی یەکێتی و پارتی. طبعا ئەم دوو حیزبش ئەجندای سیاسی خۆیان هەیە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی ئایا ئەم ئەجندای ئەم دوو پارتە کاریگەری لەسەر لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات نابێت؟ وڵای ئەو پرسیارە دەبوو زۆتر ڕوو لەوان ئاراستە بکرێت لە نزبەکانی ڕۆژهەڵاتی بەڵام بە نەزەری شخصی من ڕەنگە شتێکی خراپیش نەبێ بەگومان هەم یەکێتی هەم پارتی و هەم لایەنی گۆڕان و لایەنە ئیسلامیەکان وەکو هێزێکی سیاسی لە باشووردا خاوەن جێگە و مەکانەت و پێگەی خۆیانن و هەمووی ئەوانش خاوەنی ئستراتیژیکی نەتەوەی لە چوارچەوەی ئستراتیژی نەتەوەیدا ڕەنگە ڕووکردیان بەرامبەر بە بەشەکانی تری کوردستان یەک لەوان ڕۆژهەڵاتی کوردستان ڕووکردێکی دۆستانە بێت یعنی بنەوەیەک هاریکاری فکری بێت هاریکاری مەحنەوی یا سیاسی بێت تەنانە هاریکاری لۆجیستیکیش بێت دەگەڵیان بکرێت کەوای ئەمە دەتوانین بڵێن ناتوانە زەرەدی هەبێت بێگومان تۆ ئەوایش کوردن و پارتی یەکێتی هەڵگری پرۆژەیەکی نەتەوەی لەو چوارچێوەدا یا لایەنە ئیسلامیەکان یا لایەنەکان ئەوەیە کە زۆر جار ئەمان جۆرە ئەجندایەکیان هەیە لەگەڵ ئەو وڵاتە ئەقلیمیانەی کە بۆ مامەڵەکردن لەگەڵیان ئایا ئەجندای ئەم پارتانە کاریگەری نابێت لەسەر ئەجندای لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات حیزب و پارتە سیاسیەکان دەکرێت بڵێن کارگەری هەیە بەڵام بەداخەوە هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نانتوانیوە ئەو شتە بقۆزنەوە ئەڵان لە دیدگای ئێمە بزوتەوە کۆماری خوازی لە هەوڵەوەی داین کە بە خزمەت سەرۆکی هەرمی کوردستان بگەین و هەوڵ بدەین لە چوارچێوەی ئەم گوتاری باشیکردنی کێشەی کورد لە بەشەکانی تردا زمینەی بڕستین کە بەڕێزیان تەداخلی بەشی ڕۆژهەڵات بکەن بۆی کە بتوان پرۆسەی باشکردنی کێشەی کورد لە ڕۆژهەڵات سەست بێنن. کەواتە نزمی کە ئێوە باوەڕتان پێێتی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕۆژهەڵات چ جۆرە میکانیزمێکە؟ میکانیزمەکە دیالۆگ و دانوستاندنە دەگەڵ هەموو لایەنەکان ئێمە هەڵگری پرۆژەیەکی پرۆژەی باشیکردنی کێشەی کوردین ئەم پرۆژەیەش پێویستی بە هاریکاری هەموو لایەکەیە هاریکاری لەلایەن ئۆپۆزیسیۆنی کورد لە ڕۆژهەڵات هاریکاری لەلایەن هێزە کوردەکانی باشوور باکوور هەموو ئەولانە و هاریکاری لەلایەن خودی دەسەڵاتی ناوەندی ئێرانیشەوە ئەگە ئێرانی بەڕاستی جددی بێ بۆ حەلی کێشەی کوردوە هاتبێتە سەو قەناعەتە کە ئەتمەن دەبێت کێشەی کورد بە شێوەی ئاشتیوە لە طریق دیالۆگ و دانوستاندن هەڵ بکە احتیاج بە هاریکاریوانیش ینی پرۆژەی ئێمە بەبێ هاریکاری ئەو لایەنانە ئیمکانی سەرکەوتنی یا شانسی سەرکەوتنی دەتوانم بڵم کەمە. لە وتاری سیاسی لایەنە سیاسیەکانی خۆرهەڵات ینی وتارێکی هاوبەش نبینین یاخود ئەتوانین بڵین کە تا ئێستا نەبوونە خاوەنی یەک وتار بۆ بەدیهێنانی خواستەکانیان ینی ئەم نەبوونی یەک وتار لە نێو لایەنە سیاسیەکانی خۆرهەڵات چ کاریگەریەکی دەبێت لەسەر بەدیهێنانی خواستەکانی کورد لە وڵاتەدا وەڵامەکەت لێ وەردەگرم بەڵام پاش ئەم ناوبڕە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان.